چوارەمین خەڵاتی جەلالی ساماغا بەخشرایە 6 خانمی سەلار و 7 فەرمانبەری نمونەیی لە دیوانی چاودێری دارایی سلێمانی. سەرۆکی دیوانەکەش دەڵێت گەندەڵی هیچی لە مەترسی تیرۆر کەمتر نییە و پێشنیاز دەکات هاوشێوەی تیرۆر مامەڵە لەگەڵ گەندەڵکاران بکرێت. بەشێک لە فەرمانبەرانیش دەڵێن ئەو خەڵاتە زیاتر هەنیانەدات بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە هەرێمی کوردستان. تایبەتە بە دابەشکردنی خەڵاتی ساڵی چوارەمی لە مەراسیمێکدا چوارەمین خەڵاتی جەلالی ساماغا بەخشرایە 6 خانمی سەلاری ناو دیوانی چاودێری دارایی و 7 فەرمانبەری نمونەیی کە توانیویانە کارەکانی خۆیان بەباشی ئەنجام بدەن. سەرۆکی دیوانەکەش دەڵێت لە ئێستادا گەندەڵی هیچی لە مەترسی تیرۆر کەمتر نییە و پێشنیار دەکات هاوشێوەی دۆستەکانی تیرۆر مامەڵە لەگەڵ گەندەڵکاران بکرێت و بە هیچ شێوەیەک لێبوردنی گشتی نەیانگرێتەوە. پێشنیارەکەین کێسەکانی گەندەڵی هەروەکو کێسەکانی تیرۆر مامەڵەی لەگەڵا بکرێت بە هیچ جۆرێک دەست ڕێگە نەدرێت کەسانێک دەست بۆ سەرۆت و سامانی ئەم وڵاتە درێژ بکەن و بێتەوەیەوەکەوە بە فیڕۆ بچێت و هەروەهاش مامەڵەکردن لەگەڵ ئەو کەیسانە بە جۆرێک بێت لێبوردنی گشتی هیچ جارێک و یاخود لەژێر هیچ ناونیشانێکە ئەوانە نەگرێکەوە بە گەندەڵی دەست بۆ سەرۆت و سامانی ئەم وڵاتە ئەبن. دوای ئەوەی بەهۆی دەست لە کارچێشانەوەی سەرۆکی پێشووی دیوانی چاودێری دارایی کارەکانی دیوانی چاودێری دارایی سلێمانی لە مانگی تەمموزی ساڵی 2012ەوە تا مانگی ئابی ساڵی 2014 وەستا ئەوە بۆ جێگای نیگەرانی و ناڕەزایی بەرپرسان و فەرمانبەرانی دیوان. زیاتر لە 4 مانگە کارەکانی دیوان دەستی پێکردوێتەوە و لەو کاتەوە زیاتر لە 100 راپۆرتیان لەسەر گەندەڵی ئامادە کردووە. فەرمانبەرانیش دەڵێن خەڵاتی جەلالی ساماغا زیاتر هانیان دەدات بۆ ڕوبەڕبوونەوەی گەندەڵی. خەڵاتێکی معنەوی خۆشە بەنسبەت ئێمەوە کە لە بوارەکەی خۆمانە ئیشمان کردووە. ڕێز و سپاسمان بەتانێ. سپاسی کاک جەلالەکەین بۆ ئەم خەڵاتە کە ساڵانە بە مەجموعەیەک لە متەسیبەکانی دیوانی چاودێری دارایی سلێمانی ئەیە. زۆر سپاسی جەلالی ساماغاکەین بە بۆنەیە دابەشکردنی خەڵاتەوە ئێمە ئێوەی سەرکەوتنی بەخوازیین. زۆر بە تاوانی ئەزانین لە کاتێکا پێشمەرگا پارێزگاری لێ بکە ئێمە خۆمان لە ناو خۆمانە لە وڵاتە لە هەرێمی کوردستانە کەسێک هەبێت و زاد بکات دەست ببات بۆ ئەوەی بەناڕەوە ئەو سەرۆت و سامانەی کەوا پێشمەرگە بە گیانی خۆی ئەی پارێزیێت ئەم دەستی بۆ ببایە بە فیڕۆی بدات. دیوانی چاودێری دارایی سلێمانی لە ساڵی 1990 لە سەردەستی جەلالی ساماغا بۆ ڕوبەڕبوونەوەی گەندەڵی دامەزراوە. لەو کاتەوە تا ئێستا نزیکەی 3000 راپۆرتی لەسەر گەندەڵی دام و دەستگاکانی حکومەت ئامادە کردووە و دەیان بەرپرس و فەرمانبەریشیان داوەتە دادگا. لە ئێستادا دیوان خاوەنی 206 فەرمانبەر و 24 دەستەی هەمیشەییە. 7 ساڵەمەوە بەر جەلالی ساماغا لە ڕێگەی دروستکردنی ئەم دەستگایەوە بەردی بناغی ڕوبەڕبوونەوەی گەندەڵی لە هەرێمی کوردستاندانە. لە ئێستاشدا دەوێت بە فەرمانبەران و بەرپرسانی دەستگاکەی بڵێت کە من هەرچەندە لە ناوتانە نەماوم بەڵام پشتیوانتانم بۆ ڕوبەڕبوونەوەی گەندەڵی لە هەرێمی کوردستان. هونەر جەمالکێنێن